عزیزان و خۆشەویستانی بینەری بەرنامەکانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە و بەرنامەی دیدار سڵاتان لێبێت. لە ئەڵقەیەکی تر لە بەرنامەی دیدار و ڕاوەوە هاتوینەتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی بڕگە و بابەتەکانی ئەم بەرنامەیە. خۆشەویستان لە ئاڵقەی ئەم حوتوێ بەرنامەکەماندا بینەری و توێژێک دەبن لەگەڵ بەڕێز شاعری ناودار و ناسراو بەڕێز کاک فریدون ئەرشەدی سەبارەت بە ئاخێزێ و شۆڕشێکی سەرتاسەری کە دوای کوژرانی ناجوێ مێرانەی ژینا ئەمەنی سەری هەڵدا و کاریگەری لەسەر بواری هۆنەر و ئەدەبیات. ناوبڕێک ببینین ڕۆینە لای کاک فریدون. بەڵێ کاک فریدونمان لەگەڵدایە. کاک فریدون سڵاو لێبێت، زۆر سپاس کە بەشداریت لەم بەرنامەیە. ڕێز و سڵاو بۆ ئێوەی ئازیز و هاوکارانتان و بینەرانتان، زۆر مەمنون. زۆر سپاس کە بەشدارن. هاوڕێ فریدون، با بڕۆینە سەر پرسیارەکانمان. دەکرێت بفەرمونون جیاوازی ئەم ناڕزایەتی و ڕاپەڕینانە کە ئێستا چوەتە نێو چوارە مانگی خۆیەوە لەگەڵ ناڕزایەتی و ڕاپەڕینەکانی پێشووتر لە ئێران و کوردستان لە چیایە؟ باڵێ ئارز بێت ئەم شۆڕشە بە باوەڕی من جیاوازیەکەی لەگەڵ شۆڕش و ڕاپەڕینەکانی ئەم چەند ساڵەی ناو جۆغرافیای سیاسی ئێران ئەوەی بۆ من زۆرتر سەرنجڕاکێشە سکولار بوونیەتی. یعنی ئەگەر دقت بفەرمونون لە حرەکات و لە ئەو شعارانەی کە جەماوەر ئەیدەن، چ لە سەر شەقام، چ لە زانکۆکان، چ لە سەر زیارەتەکان، هیچ با بڵێن خەت و ڕەبتێکی ئائینی و مەزهەبی و دینی تیا نابینین. ئەمە خاڵێکی زۆر زۆر گرنگە، لەبەر ئەوەی وا هەستەکەم و واش دیارە واقعیەتەکەی کە کۆمەلگای ئێمە بەتایبەت کۆمەلگای جوانی ئێمە لەو مەسائلە عبوریان کردووە، داخوازیەکانیان چووەتە قۆناغێکە نابەسترێتەوە بە بنەما مەزهەبی و ئاینیەکانەوە. ئەمە زۆر زۆر خاڵێکی گرنگە کە بۆ من سەرنجڕاکێش بووە. زۆر سپاس. هاوڕێ فریدون، ڕۆڵی ژنان و پێشەنگایەتی ژنان لەم ناڕزایەتیانەدا چۆن دەبینن؟ هۆکاری ئەم جەسارەت و بوێریە لە چیەوە سەرچاوی گرتووە؟ ئارز بێت کە چالاکی ژنان هەر لە سەرەتای هاتنەکاری سەرکاری جمهوری ئیسلامی و ژنان بەڕاستی ئەوڵین توێژێ بوون لە کۆمەلگا کە بەرامبەر بە ئەو دابوونەریت و ئەو بابڵین یاسا و قانونانەی کە جمهوری ئیسلامی دەیویست دایبنێ وەستانەوە. یعنی گەورەترین ڕێپێوانەکان هەر لە ساڵی 1950 ژنان بەڕێیان خست کەوا بێ هەر لەوێ و لە سەرەتای هاتنە سەرکاری جمهوری ئیسلامی و لەبەرەوە قوانین و زەوابەتی جمهوری ئیسلامی زۆرتر لە هەر بابڵین توێژ و چینی کۆمەلگا ژنان زۆرتر ئەچۆسێنێتەوە. هەر بەم بوونەوە بووە کە لە درێژخایەنە لە 40 ساڵەی ڕابردووە ژنان هەوڵیان داوە لە ڕێکخراوە مەدەنیەکانە خۆیان ئۆرگانیزە بکەنەوە. ئێستا لە حاڵ حاضر من باسی ناو شۆڕشی کوردستان ناکەم کە لە دەرەوەی سنوورەکانی ئێران بەتابەت لە ڕێکخراوە سیاسیەکانیە چه دەور و کاریگەریکیان هەیە کە هەشیانە، بەڵام ئێستا کە باسی ئەم ڕاپەڕینە تازەی ژن ژیان ئازادیەکەین، دەوری ژنان لەبەر ئەوە بەرچاوە کە مێژوویەک لە خەبات یان بڕیوە تا گەیشتنێتە ئەم قۆناغە. هەر بۆیەش کە کاتێ شعاری ژن ژیان ئازادی دێتە ئاراوە کە خۆشبەختانە لە کوردستانەوە بەم خێرایی و بەم بەرفراوانیە تو هەموو ئێران دەگرێتەوە و لە پاشان لە سنوورەکانی ئێرانیش دەڕێتە دەرەوە، بەخاتر ئەوەی کە یەکەم بە کەلیمەی ژن دەست پێکە و دووەم خوازیاری ژیان و ئازادیە. بەخۆ دیارە لە تەزاهورات و لە ڕێپێوان و ئەرز بێت لە چالاکیەکانی ناو ئەم خەباتە دیارەکە ژنان خۆ چ دەورێکیانە ئەو ڤیدیۆوانە کە ئێمە دەیبینین نیشانگەری ئەوەیە کە دەور و کاریگەری زۆریان هەیە. هەروە لە دەرەوەی وڵاتیش، لە دەرەوەی وڵاتی ژنان ئێستا با بڵێن بە نوێنەرایەتی خەباتی ناوخۆ دەورێکی زۆر ئەساسیان هەیە لە گەیاندنی دەنگی خەباتکارانی ناو ئێرانە بە کۆمەلگای دەرەوەی وڵات، چ لە ئوروپا بێت، چ لە ئەمریکا و ئوسترالیا بێت، لە هەر شوێنێک لەم وڵاتانەی دنیا بەڕاستی ژنان دۆری باشیان هەیە بۆ گەیاندنی ئەو دەنگە.
بەڵێ زۆر سپاس. کاریگەری ئەم ئاخێزە جەماوەریە لەباری هۆنەری و ئەدەبیەوە لەسەر خۆتان و باقی شاعران و هۆنەرمەندان چۆن بووە؟ ئەرز بێت خۆ ئیسامام ئەم ڕاپەڕینە شتێکی تازە نییە، ماهیەتەکەی و چۆنایەتیەکەی تازەترە لە خەباتەکانی تر. هەر بۆیە ئەو شاعر و هونەرمەندانەیە، ئەو نووسەرانەیە، ئەو ڕۆژنامە نووسانەیە، ئەو چالاکانەیە کە پێشتر تا ئیستا ئەم خەباتیانە هاوڕاهی کردووە و دەنگ و ڕەنگی خەبات بوون بە پێی توانە و بە پێی باوڵێن پاشخانی معرفەتی خۆیانەوە لەگەڵ خەبات بوون بۆ گەیشتن بە ئازادی و ڕەهایی ئینسان، بەرهەمیان خۆڵقاندووە تا ئێستش. هەر بۆیە ئەوانەی کە ئێستا بە تایبەت تا کاریگەری ئەم ڕاپەڕینە گەورەیە لە سەریان دوو چەندان بووەتەوە، خۆشبەختانە هاتووەتە مەیدان. من ئەو عەرز بکەم کە لە بوارەکانی تری غەیر از مەسائلی شێعر و شوعار و ئەمانە بوارەکانی تری وەک سرود، وەک عەرز بێ کارە گرافیکی، وەک ڤیدئۆ، وەک نەقاشی، وەک خۆشنویسی لە داهاتووشە لە پەیکەرتراشی چۆن هێشتا خەباتەکە بەردەوامە. ئەو بەرهەمانە هێشتا نەهاتوونەتە دەرەوە کە ئینسان بیبینێ. بۆیە من بە دڵنیاییە و لە بەرەوە ڕاپەڕینەکە ڕاپەڕینکی قوڵی کۆمەڵایەتیە بە ئارمانج و هەدەفێکی زۆر گەورەیە، ئەو ئەویش گەیشتن بە ئازادی و یەکسانی. حتمما کاریگەری دەبێت. بووە تا ئێستش ئێمە جلوەکانی دەبینین، چ لە شێعرە، چ لەو نەقاشی و گرافیکانە کە دروستە کردگەی، چ لەو سرودانەی کە ئێوە دەیبینن، کلیپەکان کە دەیکەن، و هەروەها لە چۆنیەتی ئێستا شۆڕش و هوەر پێکەوە دەست گریان خواردوو بەیەکەوە دقت بکەن و ئەو جۆرانەی کە ئەو کچ و کوڕە گەنجانە خۆیان نیشانەدەن لە تەزاوەراتەکانە، ئەمە خۆی جەنبەیەکی هوەری نمایشیشی تێدایە. نمایش بە معنای موسبەتەکەی، یعنی ئیستفادە لە لایەنە جۆرا و جۆراکانی هوەر بۆ ئەوەی تازگی و نوێگەرایی خۆیان نیشان بدەن. بەڵێ زۆر سپاس. هاوڕێ فریدون، ئەم شۆڕشە لەباری ناوەڕۆکەوە چ کاریگەریەکی لەسەر ئاڕاستەی هوەر و ئەدەبیات بووە لە کۆمەڵگەدا؟ باوەڕی من لەبەرەوە هەروە کە عەرزم کردم شۆڕش و ئەم ڕاپەڕینە تازەیە لەبەرەوە لە ناوەڕۆک و لە شێوازە تازەیە و پەیامی نوێ پێیە، پەیامی کە پێشتر زۆر ئاشکرا نەهات بۆ دەرەوە. هەر بۆیەش کە ئەگەیتە ئاستی هوەر، هوەرمەند و نووسەر و شاعر مەجبورەکە بە شێوەیەکی تر بە ئاخوێ لەگەڵ کۆمەڵگاکە، شێوەیە کە پێشتر ڕەنگە جوابی دابێتەوە. ئێستا لەبەرەوە کۆمەڵگا بە شێوەیەکی نوێ، بە شێوەیەکی هەمەلایەن، چ لەباری ڕاگەیاندنەوە، چ لەباری شوعار و ناوەڕۆکەوە، چ لەباری چۆنیەتی خەباتیەوە، حتا چۆنیەتی شەهیدبوونیان تازە و نوێ. بۆیە قاڵبە نوێیەکانی هوەریشی پێویستە. هیوادارم ئەمە ئەلبەتە زووە جارێ بۆ هەڵسەنگاندنی ئەو هەموو بەرهەمە هوەریە کە خولقاوە هیچی دیار نییە. ئێوە چاو لە کەسانی مەکەن کە مەسەڵەن وەکو ئێمە ئیمکانات لەبەردەستمان نەتوانین زوو بڵاوی بکەینەوە. لە ناخی کۆمەڵگا هوەرمەند و شاعر و نووسەر و خۆشنویس و نەقاش و عەکاس هەن کە ئەم شتانیانە سەبت کردووە لەباری هوەری و بەڵام هیچتا مەجالی هاتنە دەرەوە ئەرزەکردنی نییە. بۆ ئەرزیابی و لێکدانەوەکەی پێم وابێ جارەی زووە، بەڵام دڵنیام، چون من خۆم بۆ خۆم ئێرتباتم هەیە، پەیوەندیم هەیە لەگەڵ بڕێک لەو دۆستانی کە کاری بەڕاستی شتی نایاب و ناوازەیان خولقاندووە. بڵێ هاوڕێ فریدون، لەم بەشە لە بەرنامەکەماندا پێمان خۆش بوو چەندانە لە بەرهەمە شارەکانی خۆتان کە لە ڕابطە لەگەڵ ئەم شۆڕشە خولقاندتانە بۆمان دیکلەمە بکەن. باڵێ عەرز بێ کە یەکێن نقطەیەکی گەرەکم بۆ ئیشارە بکەم لێرەدا ئەخوازێکە بۆ ئەوەی کە زوو پەیامەکە بگەیت، هەم کورتبوونی بەرهەمەکان، هەم خێراییەکەی زۆر زۆر گرنگە. کەیترەوە بەحسێکی تەکنیکی جیاوازە گەر مەجالی بوو لە وەختترە حتمما ئەرستانەکەم. شعرێکی کۆتا ئەخوێنمەوە. لە بە داڵانی تەنافدا دەمبا ئاو، بە داڵانی تەنافدا دەمبا ئاو، تا بوێرترین گەروبم
بە ئاکاوری حەلاجان کە بێخۆم دەژیم زەمانێکی دوورە لە سەرای سەرداران بە داڵانی تەنافدا دەم با ئاو تا بوێرترین گەروبم بە ئاکاوری حەلاجان کە بێخۆم دەژیم زەمانێکی دوور لە سەرای سەرداران ڕادەژەنێم سنوورانی بێدەنگی بە گیانم تا لە شەماڵەی زەماندا بشکێتەوە نەعرەتەی هاوارم لە ڕیزی خنکاوە. دەستان خۆش بێ، دەنگتان نەلەرزێ. زۆر سپاسانەکەم. هاوڕێ فریدون، تایبەتمەندیە ناوچەیی و سەرتاسەریەکانی ئەم ئاخێز و ناڕزایەتیانە چین؟ وا کاریگەری ئاوا قوڵ و بەرینی لەسەر کەسانی شاعر، نووسەر، هونەرمەند و باقی بەشەکانی دیکەی بواری چالاکی کۆمەڵایەتی هەبووە. عەرز بێت کە یەکێ لە تایبەتمەندیەکانی تری ئەم ڕاپەڕینە ئەوەیە کە ئەیتر هەمیشە وەک پێشتر لانیکەم تەنیا لە تارانە یا شارە گەورەکان نەماوە، یا با بڵین لە ناوەندا نەماوە، ئێستا هاتووتە پەراوێزە و پەراوێز دەورێکی زۆر گەورەی هەیە. دوای ئەوە خاڵێکی زۆر گرنگتر ئەوەیە کە هەموو ملەتانی ناو جغرافیای سیاسی ئێرانی گرتووەتەوە لە کورد و بەلوچ و تورک و تورکی ئازەری و عەرز بێت فارس و عەرەب و تورکمان و ئەمە هەموو دەستیان بەدەستی یەکەوەداوە بە یەک شعاری، بە چەند شعاری با بڵین یەکگرتوو هەموو داخوازیەکانی خۆیان لە چوارچەوەی ئێرانە دەردەبڕن. ئەمە خاڵێکی بەڕاستی گرنگە، یعنی تا ئێستا لە مێژووی هاوچرخی ئێرانە لەم 40-50 ساڵە ئەوەندە یەکگرتووی لە ناو خەڵکانی ملەتانی ئێرانە نەدیتراوە. ئەمە خاڵێکی زۆر باشە و کاریگەریشی هەبووە. کاریگەریەکی تر پێم وا بێ بە تایبەت بۆ منێکە جیا لە مەسلەی ئێران، بۆ من مەسلەی ناو کوردستان زۆرتر گرنگە، نەگرنگیەکەی لەبەر ئەوەی جیای بکەمەوە لەم قەزیە، بۆ ئەوەی کە بەستەری زمانی و خەیاڵی و مێژووی من گرێدراوە بە مەسلەی کوردەوە، بە زمانی کوردی و بە خەواتی کوردەوە، بۆ کاریگەری زۆر بووە بە تایبەت هێز و گوڕوتینێکی تازەی بەخشیوە بە بوارە ئەدەبی و هونەریەکان. هەروە کە پێشتیش ئەرزم کرد بۆ لێکدانەوەکانی جارێک زووە بزانین ماوەیەکی تری پێ ئەچێ لەبەرەوە ئەبێ تۆزێ ئازاد بێ کەشوهەواکە بە تایبەت ئینتەرنێت کە ئێمە ئەو بەرهەمانە هەرچەند خۆتان دەزان مەترسیکی زۆر گەورە هەیە لەسەر هونەرمەندان و نووسەران لە ناوخۆی ئێرانە، بۆیە هاتنە دەرەوەی ئەو بەرهەمانە تۆزێ دەخایەنێت تا ئێمە ئەرزیابێکی لێ بکەین. بەڵام هەروە کە عەرزم کرد هونەرمەند و شاعر و نووسەر وەکو توێژێک لە کۆمەلگا کە بەرپرسیار و هەستیارن بەس بەرامبەر بە ڕووداوەکانی ناو کۆمەلگا بە تایبەت خەبات و داخوازی ڕەواکانی خەڵک، حتمەن و دڵنیام کە کاریگەریەکی زۆر باش دادەنێ لەسەر نوێکردنەوەی ڕەوتی ئەدەبیات و هونەری ئێمە. بەڵێ چەمکو تایبەتمەندیەکانی ئەم ناڕزایەتیانە چ کاریگەریەک لەسەر کۆمەلگا و ئەقلیەتی سیاسی دروست دەکات، یا باوە بڵێن کە دروستی کردووە؟ من ئەلبەتە کارشناسی بواری سیاست نیم، بەڵام ئەوەندەی بەرحاڵ دەبینم بە تایبەت ئەم توێژە جوانە کە زۆر بەشیان ژنن، بە خاترەوەی کە ماوەی چەند ساڵێکە بەرحاڵ ژنان فرەتر لە زانکۆکانە بوون، لە ناو کۆمەلگا فرەتر بوون، با بڵین لە چالاکی مەدەنیەکانە حزورێکی بەرفراوانتریان بووە. بەڵام ئەوەی کە دێتە پێشچاوم لە کوردستانی بە دەربێ، چۆن کوردستان ساختار و پێکاتەیەکی حیزبی لە ناویە پێشزەمینەی زۆرە، بۆیە هەروواکە دەبینین خەباتەکە محکەمتر و با بڵین ڕێکخراوەی ترە، نە بمانای ئەوە بڵێم حیزبەکان مستەقیم و ڕاستەوخۆ دەخاڵەتیانەیە، نە کولتورێکی سازماندەیی شودە لە ناو ئەو با بڵین کۆمەلگای ئێمە بوونی هەیە، بۆیە لە کوردستانە خەباتەکە منسەجمترە. بەڵام لە سەدحی بەربڵاوترە ئەوەی کە زۆر گرنگە
شعارەکان و داخوازیەکان لە ناو خودی کۆمەلگاوە دێتە دەرەوە. ئەمە لە ناو ئەم گەنجانە دێتە دەرەوە، لە زاری ئەم گەنجانەوە دێتە دەرەوە کە بە تەمەن گەنجن، بەڵام بە ئەزمون زۆر زۆرن، بەخاترەوە ڕێگاکانی پەیوەندی با بڵین ڕایەڵە پەیوەندیەکان وەک ئینتەرنێتوانە لە ناویانە زۆر کاریگەر بووە و لە شعارە کلاسیک و داخوازە کلاسیکیەکان چوونەتە دەرەوە، خەریکن بەرەو بۆ ئاخارێکی نوێتر دەڕۆن و ئەمەش کاریگەری هەیە لەسەر ئەحزابی سیاسی، لەسەر ڕەوتی سیاسی، ئەوانەی کە خۆتان دەزان ئەوانەی کە لێکدانەوەی سیاسیان هەیە کردویانە بەرامبەر بم خەباتە نوێیە بەڕاستی لە سەرەتاوە دەستەوەستان بوو. جمهوری ئیسلامی کار نەیزانی چ جۆر بەڕکۆرکا لەگەڵ ئەم ئاخێزە تازەیە. لەم لاشەوە بەرحاڵ سیاسیەکانی کارانی ئێمە ماوەیەکی کەمی پێچ و تادوانیان خوێندنەوەیکی دروست بکەن لەم بارودۆخە تازە. بۆیە کاریگەریەکەی لەسەر ئەوەیە کە ناچار ئەکات ڕوانینێکی ترت هەبێ بەرامبەر بە کۆمەلگا و داخوازیەکانی. ئەمە بۆ چوونی منە. بەڵێ زۆر سپاسانەکەم. مامۆستا فریدون، با لێرەدا گوێبیستی یەکێکی تر لە بەرهەمە تازەکانتان بین کە تایبەت بەم قۆناغا گوتراوە و بە ڤیدیۆ کراوە. جا دینەوە سەر پرسیارەکان. مزدورانتان را بیشتر کنید، ما همچنان ایستاده ایم. تفنگ‌هایتان را نشانه بروید، ما همچنان می‌رقصیم. دستان مرگ را بازتر بگذارید، ما دختران زیباتری به دنیا می آوریم. تناب دارهایتان را محکمتر کنید، ما همچنان آواز می خوانیم. ما همچنان آواز می‌خوانیم. هاوڕێ فریدون، با بڕۆینەوە سەر پرسیارەکانمان. بە بڕوای بەڕێستان چەندە پێویستە هونەرمەندان کەڵک لەم دەرفەتە وەربگرن لە کاتێکدا کە جەماوەر ئامادەیە گوێ لە بەرهەم و بۆچوونەکانیان بگرێت؟ باڵێ زۆر گرنگە. من بەڕاستی خۆم بەرحال لە ماوەی ئەم چەند ساڵا کە کاری ئەدەبیم کردو لەگەڵ کۆمەلگای علاقەمەند بە ئەدەبیات و هونەرە پەیوەندی بوو، هیچ کاتێ بەخەدەر ئەم ماوەیە پێشوازی نەکریاوە لە کاری با بڵین هونەری و ئەدەبی. یعنی کۆمەلگای ئێمە کۆمەلگایەکە کە زۆر زوو جوا بەداتەوە بە کاری هونەری کە خۆی تیا ببینێتەوە. یعنی ئەگەر هونەرمەند و نووسەر و شاعر و با بڵین چالاکانی بواری ئەدەب و هونەر سادقانە لەگەڵ ئەم مەسەلەی خۆیان و ڕاپەڕینی ناو کۆمەلگا ڕوبەڕووبنەوە زۆر زۆر ئیستیقباڵێکی باشی لێکردی لە کارەکانیان. خاڵێکی تر ئەمەیە ئێستا زۆر شتێکی سەرنجڕاکێشەوەی کە لەبەر هۆکاری ئینتەرنێت و بڵاوبوونەوەی ڤیدیۆ کە زۆر بە خێرایی دروستە بێ، ئێستا زۆربەی زۆری گۆرانی بێژەکانمان سەریع بە خێرایی هەوڵەدەن کە سرودێک دروست بکەن و بەرحاڵ لە ئێمەش داواکەن کە شێریان بۆ بنێرین، یا ئەوانەیە کە بەرحاڵ ئێمە ئەناسن یا دیگەران ئەناسن یا پەیوەندیان هەیە. زۆر ئیستیقباڵە کرێ لە شێعر بۆ سرود، ئەوەی کە زوو بە زووترین کات بڕواتە ناو کۆمەلگا، زوو کلیپی بۆ دروستەکەن و زوو ئەینێنەوە جوابی شەکرێتەوە.
ئەمە خاڵێکی زۆر زۆر گرنگە پێشتر ئەگەر لە ڕاپەڕینەکان ترە بەهۆی ئەم نەبوونی با بڵین لەو چەند ساڵاکە ئینتەرنێت نەبووە تا سرودێ دروستەکریا و تا ئەگە یەک گوێچکەی خەڵک بەڕاستی زۆری دەخایەن. ئێستا خۆشبەختانە ئەو فرسەتە هاتووەتە دەست بە تایبەت ئەوەی کە هونەرمەندانی ئێمە هەوڵیانداوە لەگەڵ هونەرمەندانی تری ناو جغرافیای سیاسی ئێران زمانەکانی تر پەیوەندیان هەبێەوە بتوانن بەرهەمی هاوبەش پێش بکەن. ئەمە زۆر خاڵێکی گرنگە بۆیە هەر هونەرمەند و نووسەر و شاعر و موزیسیەنێک بتوانێت سادقانە لەگەڵ ئەم مەسەلا پەیوەندی بگرێ بۆ تشتەکە دەرونی بکاتەوە بۆ خۆی. من دڵنیا مەتوانێت بەرهەمی پاک و خاوێن و بەرهەمی جێ سەرنجی کۆمەلگا بخڵقێنێ و بەڕاستیش بەرهەمی وا خولقاوە دواتر من لە شوێنێک تیش ئەرزم کرد هەم شعارەکان هەمە و شعرانەی کە ئێستا بڵاو بنەوە هەم سرودەکان نەقاشی نازانم کلیب ئەمانە هەمووی بۆ لێکۆڵینەوە دەبن دەتوانێت ئینسان لێکۆڵینەوەی لێ بکات لەسەر ئەو کەس بەتایبەت ئەو کەسانێک کە کاریان لێکۆڵینەوەی مەسائلی کۆمەڵایەتی و ئەدەبیاتی ئیجتماعیە ئەتوانین ئەدەبیات و هونەری کۆمەڵایەتی ئەتوانین ئەم بوارانە بکەن بە زەمینی لێکۆڵینەوە بۆ خۆیان. بەڵێ هاوڕێ فەریدون من پرسیارێکم نەماوە ئەگەر دەزانن لە کۆتاییدا پێویستە ئاماژە بە شتێکی تر بکەن بفەرمونون. من زۆر سپاسانەکەم ئەوەی کە زۆر گرنگە ڕاگەیاندنە لەم قەزیە. یعنی ئێوە بەڕاستی ئەم زەحمەتی زۆرە کێشێن هەم ئەرکی خۆتان بەقەدەر توانە بەقەدەر ئیمکاناتێکە هەستان چون دوورادوور ئاگادارم کرد هەموو ڕاگەیاندنە کوردیەکان بەتابەت هیلای خۆمان ڕۆژهڵاتی کوردستان ئیمکاناتیان بەرحاڵ ئەوەندە لە بەردەستانیە ئەمە جێگەی داخە بەڵام جێشانازیە کە بەو هەموو گرفتانەوە ئاوا خزمت بە کولتور و فەرهەنگ و ئەدەب و سیاست و ئەرزبی ئارمانەکانی ئینسانەکەن بەتابەت ئینسانی کورد بوو من زۆر جێشانازی ئەم خزمەتانە من تەنیا داواکاریمەوەی زۆرتر پرەی پێ بدرێت بە خاطرەوەی کە نەتەوەکانی تر یا با بڵین ئەسن لە کولی ئێرانە ڕەنگە کەسانی تر هەبن ڕاگەیاندنیان زۆر لە بەرچاو بێ بەڵام ئێمەش قسەی خۆمان هەیە ئێوەش بەرحاڵ دەورێکی زۆر باڵاتان هەیە لە بەرەو پێشبردننی ئەم خەباتە کە من دڵنیام جەماوەری بینەری ئێوەش لەمە دڵنیان کە ئێوە چەندێن دڵسۆزانە بە هەموو ئیمکاناتێکەوە کە پێتان دەکرێت خزمەتی ئەم خەڵقە و خەباتی خەڵک و ئازادی و گەیشتن بە یەکسانی کۆمەڵایەتی دەکەن هەر بژین. زۆر سپاس بۆ بەشداریتان. سپاس بۆ ئێوەش. زۆر سپاس. بەڵێ ئازیزان و بینەرانی خۆشەویست بەم شێوەیە هاتینە کۆتایی بەرنامەی ئەمڕۆژمان تا لە ئەڵلقەیەکی دیکەی ئەم بەرنمەیەدا بە یەک دەگەینەوە بە ژیانێکی پڕ لە کامەرە ئینتەرنێت دەست بێرن.